تیپی تازە پێگەشتوانیان درێن لا چوارەم یاریخواان چوارم سەرکەوتنیان تۆمار کردو لە پێشەنگی پلیان بەێستر کرد لا یاری پێش کۆتایش نزیکتر بوونەوە لە یاریەکانی هەفتەی شەشەمی قۆناغی کۆتایی خولی تازە پێگەشتوانی یانەکانی کوردستان و لە کۆمەڵە یەکەم هەندرێن لا سەر یاریگایی خۆی میوانداری سیمێڵی کرد لە نیوە یەکەم و لە خڵکی 16 دیار محەممەد گۆڵکاری تیپی تازە پێگەشتوانیان هەندرێن با گۆڵی یەکەم یانەکەی پێشخست دواترێ دوتی بێرشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد بە مەستی تۆمارکردنی گۆڵی زیاتر دیار هەر لەم جێماسانترین دەرفەتی بۆ تۆمارکردنی گۆڵ لە دەستدا لە نیوەی دوم تازە پێگەشتوانیان درێن باڵا دەستر بوون و دەرفەتی یەکجار ئاسانیان بۆ زیادکردنی جیاوازەکە بۆ دەرەخسا و لە دەستیان دەدا تا لە خڵکی 53 دیار محەممەد گۆڵی دومی خۆی و یانەکەی تۆمار کرد تا کۆتایی ژەنجامەکە بۆ شێوێ مایە تازە پێگەشتوانیان درێن با دوو گۆڵی پاگیارەکەی بردەوە بۆ شێژەن درێن پارێزگاری لە پێشەنگی کۆمەڵەکەی کرد و با چوار سەرکەوتن خاوەنی 12 خاڵە سیمێڵیش لە 5 جاری تەنیا 3 خاڵی بەدەستێناوە. خودی کاپتن اما ریکادیر سیمل روژی خدا اما نتوافق بین اوش دستم تاد رمضان و روژی همش دست تاد سەرتا سوپاس بەخوای گەورە توانمە چارەم سەرکەوتن بەدەست بووینە 12 خاڵ توان برێ بەسەکەتمان لە قۆناغیدا بێگلا بووە لەمە دوای ئیش دەسۆی دەکەین بە پلەکەم بەسەکەین لە قۆناغیدا بێ ئینشاڵڵا ئامانجماوێ کاسکەش بین.